هەر لە هەولێر دەمێنمەوە هاوکارم شەیما بایز لەسەر بابەتێکی جیاوازتر لەگەڵم دەبێت. شوێنی هاتوچۆکردن بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە هەولێر دەکرێتەوە بۆ ئاسانکاریکردنی زیاتر بۆ ئەوان و ڕێزگرتن لە مافەکانی ئەوانیش بە تایبەتی. شەیما ئەگەر پێم بڵێ و شوێنە لەکوێ دەکرێتەوە، چۆن ڕێنمایی دەدرێت بۆی کە هاوڵاتیانیش پابند بن کاتی تێپەڕینی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی لەسەر شقامە قەرەباڵغەکان؟ گوڵباغ ئەمە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی شارەوانی هەولێر بووە کە لەمە دووە لە هەموو پرۆژەکان ڕەچاوی پێداویستەکانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت لە هەموو پرۆژە شەقامەکاندا. بێگومان بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژەی دەبێتە ئاسانکاریەک بۆ ئەوان لە هاتوچۆکردنیان و هەروەها بە ئارامی هاتوچۆکردنیان لە شەقام و شوێنە گشتیەکاندا. گفتوگۆی زیاتر لەگەڵ عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر دەکەم. کاک عەبدولواحید، ئەگەر پێمان بڵێیت کەی دەست پێ دەکەن بۆکو دەستپێک چ شوێنێکتان دیاری کردو دەستنیشان کردو بۆیە کە ئەم پرۆژەی تێدا جێبەجێ بکەن؟ بەڵێ زۆر سوپاس بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە. حقیقەتەن ئێمە لەسەر بنەمای کارکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت دەبێت گشت ئەو کارانە خزمەتگوزاریانە بە شێوەیەکی ڕێکپێک بگاتە گشت هاوڵاتیان و یەکێک لە ئەو چیانەی کە ئێمە دەمانێت خزمەتگوزاریان پێ بگەینەوە ئەوەیە خاوەن پێداویست تایبەت. بەڕاستی ئێمە تاکو ئێستا لەوانەیە بە تەواوی ئەو خزمەتگوزاریانە پێ نەگەاندبوو، بەڵام لە ئیمڕۆکەوە لە گشت پرۆژەکانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەبێتن ئەم بابەتە ڕەچاو بکرێتەوە و ئەو پێداویستانە کە بۆ خاوەن پێداویست تایبەت دەبێت ئامادە بکرێتن و دابین بکرێتەوە لە شەقام و هاتوچۆکردنیان بە تایبەتی لەسەر ڕەسیف. ئێمە لەلایەن خۆمانەوە ڕەچاو دەکەین و جێبەجێش دەکەینەوە. لە هەفتەی داهاتوودا لە ماوەی هەفتەیەک یان 10 ڕۆژ ئێمە لە سەنتەری شاری هەولێر لە ناو بازار و چواردەورەی قەیسەری و هەروەها لە شەقامی شێخچۆلی تاکو دەگاتە بازاری سیروان و هەروەها پێش پارێزگای هەولێر تاکو دەگاتەوە چواردەوری قەیسەری و هەروەها چواردەوری نافورەی پارکی شار. گشت ئەم شوێنەی کە ئەم باسم کردەوە ئێمە لە ماوەی هەفتەی داهاتوو بۆ 10 ڕۆژ دەست بە کارەکانی دانانی خزمەتگوزاری بۆ خاوەن پێداویست تایبەت دابین دەکەینەوە تاکو بتوانن بە ئارامی و بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم شەقاوانی ئەم ڕەسیفانە بەکاربهێنن بۆ هاتوچۆکردنیان. ماوەی چەندی دێوێت تاوەکو پرۆژەی تەواو دەبێت کاک عەبدولواحید وەکو دەستپێک؟ ئێمە کە دەست پێ دەکەینەوە کە ئەوە قۆناغی یەکەمە بۆ ئەم شوێنە و سەرڕای ئەمەش ئێمە چەندین شوێنی ترمان هەیە، بەڵام بۆ قۆناغی دووەم و سێمان هەڵگرتووە، بەڵام تەنها ناوسەنتەری شار لە هەفتەیەک دەست پێ دەکەینەوە بە ماوەی لەوانەیە مانجێک ئەمە تەواو بکرێتن. ئەمە چ سوودێک دەگەێنێت بە خاوەن پێداویستی تایبەت تا چەند دەتوانێەوە لەم ڕوانگەیەوە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان دەستەبەر بکەن؟ وەکو دەستپێکێک خۆشت باست کرد کە لە پێشتر هەوڵ هەبوو، بەڵام ئەم جارە کار دەکرێت بۆی کە مافی ئەوانیش جێبەجێ بکرێت لە پیادە بە تایبەتی. بەڵێ جەنابی سەرۆک حکوومەت دائیمەن پاڵپشتی ئەوەی بووە کە بتوانێتن زۆرترین خزمەتگوزاری بگات بە گشت هاوڵاتیان. بەڕاستی ئێمە وەک ئاماژەم پێکردەوە خاوەن پێداویست تایبەتەکانیش ئەوانە براو خوشک و مناڵی ئێمەە، بۆیە بەڕاستی دابینکردنی ئەو خزمەتگوزاریە بە یەکێک لە کارە گرنگەکانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر دادنێم کە بتوانێتن ئەو کارە خزمەتگوزاری ئاسانکاریش تەواو لە هاتوچۆکردن لەسەر ڕەسیف و هەروەها لە کاتی پەڕینەوە. گشت ئەم پێداویستیانە زۆر زەڕوریە بۆ خاوەن پێداویست تایبەتەکان ئامادە بکرێتن. یەکەمیان ئەوەیە کە ئێمە بۆ نابینان ئەم شوێنە لە چوێن دەرکە دەڕواتن و لەسەر شۆڕە لە چوێن بەکاردێنیتەوە و حتا ئەوەش دەتوانن یعنی کە چوێن دەر مەسەڵەن با بڵێن شەقام پەڕینەوەیە یان دوکانە یان عمودە مەسەڵەن دیگەیەکە. گشت ئەو شوێنانە بە پێی ئەوەی کە ئەوان با بڵێن زمانیش تایبەتە بۆ بەکارهێنانی دەتوانن ئەوان سوودی وەرگرنەوە بۆ هاتوچۆکردنیان. ئێمە لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر لەمە دووە بۆ گشت پرۆژەکان ئەم بابەتانە وەردەگرین. زۆر سپاس بۆ عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر کە لەگەڵمان بوو. گوڵباغ بێگومان جێبەجێکردنی ئەو پرۆژەی هەروەک باسیشم کرد دەبێتەوەی ئاسانکاری بۆ خاوەن پێداویست تایبەتەکان و هەروەها بۆی بە ئارامی بڕۆن لەسەر شەقام و شۆستەکان لە شوێنە گشتیەکان. هەڵبەتە لە ماوەکانی ڕابردوو ئەوان داواکاری ئەویان هەبووە، ئەو بابەتە باس کراوە و هەروەها سەرۆکی شارەوانی هەولێر ڕاستپێردراوە بۆی کە ئەم پرۆژە دەست بە جێبەجێکردن بکرێت لە ماوەی 10 ڕۆژ بۆ هەفتەی داهاتوودا دەست پێ دەکرێت و ماوەی مانگێکی شیرێ تاوەکو ئەو شوێنانەی کە وەکو دەستپێک دەستنیشانکراون تەواو بکرێت. زۆر باشە هاوکارم شەیما بایز لە هەولێرەوە، زۆر سپاس.